تا چەند ئێمە لە وەرزەکانە کە وەرزێک بۆ وەرزێکە گۆڕێ کاریگەری لەسەر دەرونی ئێمە بەجێ هێڵێ. زۆر کەسمان هەیە زۆر کاتەڵێ لە وەرزی زستانە دڵتەنجێکی زۆرم بۆ دروستە پێ، زۆر کاتەڵێ بە هەور و باران و ئەوانە لانی دەرونیم تێکەچێ. هەندێک کەس ئەڵێ نەخێر بە پیاچەوانەوە، لەوانەیە لە وەرزی زستانە دڵخۆشیێکی زۆرم هەبێ، لەوانەیە هەستێکی خۆشترم هەبێ، لەوانەیە بە پێچوانەی ئەوانەی کەوا بیرەکەنەوە. کەواتە ئەمە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر ئاگۆڕێەوە، بە تایبەتی لەسەر ئەو کەسانەی کە کاریگەری نەرێنی بەجێ ئێڵێ چینە و کاریگەریانەوە ئەو خاڵانە چین و ئەو کەسە چ گۆڕانکاریەشی تیان ڕۆیە. کەواتە ئێمە بێت چۆن هەوڵ بین ئەگەر لە وەرزەکانە کاریگەری لەسەر دەرونی خۆمان بەجێ بێڵێ ئێمە خۆمان بتوانین بەسەریا زاڵ بین، یاخۆ هەوڵ بین کاتەکانمان زیاتر لەگەڵ کۆمەڵی بابەتی ترا بگونجێنین بۆی کە ئەو دڵتەنجیەمان لا بەجێ نەهێڵێ. بۆ ئەوی زیاتر گفتوگۆ لەسەر ئەم بابەتەکەین و چەندین خاڵی تریش هەیە کە پەیوەستە بە تاکەکانەوە و جیاوازی کەسەکانەوە بۆ ئەوەی کە بزانین کاریگەری وەرزەکان لەسەر مرۆڤ چییە بە تایبەتی لەلایەنی دەرونیەوە. گفتوگۆ لەسەر ئەم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز کاکڕێکان عەبدوڕەحمان کە ئێستا لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر و ڕاستەوخۆ لەگەڵمانەیە. کاکڕێکان سڵاو لێبێ و بەیانی و باش ئەگەر گوێبیستی منی. سڵاوتان لەبێ و بەیانی باش لە ئێوەی بەڕێز و هەموو بینەران. زۆر سپاس بۆ تۆ. سەرەتا با باسێکیەوە بکەین، ئایا گۆڕینی وەرزەکان کاریگەری دەرونی بەجێ هێڵێ لای تاکەکان؟ پێی بەشێک لە توێژینەوەکان و ئەو سەرچاوانەی کە خوێندیتمانەوە دەتوانین بڵێن بەڵێ، دەتوانین بڵێن نەخێر، یعنی بەپێی کاتنا، بەڵام بەپێی شوێن گۆڕانکاری هەیە لەسەرەوە، یعنی دەگۆڕێت بەپێی توێژینەوەکان. هەندێک بەشەشی زۆری توێژینەوەکان، بەشەشی زۆری ڕایزانیان بڵێ تاسیر دەکا و گۆڕانکاریە، بەڵام بەشێکی تر دەڵێن نەخێر تاسیر ناکات. ئەوانەی کە باسی لە کاریگەریەکەی دەکەن دەڵێن بەڵێ گۆڕانی وەرز بەداەتی ئەو وەرزانەی کە تاریکن، ئەو وەرزانەی کە ناتوانین چاڵەکانی خۆت لێ بکەی، ئەو وەرزانەی کە تاسیر لەسەر کارەکە دەکەن. لۆ نمونە کەسانێکمان هەیە کە ئیشەکەیان لەسەر جەوی خۆش و جەوی باش دەڕوە، هەمووانە کاریگەری دەکەن لەسەری. کەواتە ئەگە بین لەسەر ئەو مەجموعی، لەسەر ئەو کۆمەڵی کە بڕواین وایە وەرزەکان یان هەتا ژینگە کە بەشەکە لە بابەتە کاریگەری دەکات، بەڵێ دەتوانین بڵێن هەمووان لە سەلایانی دەروی ئینسان، لە سەلایانی کۆمەڵایەتی ئینسان، لە سەلایانی عەقلی ئینسان و جەستەدی ئینسان، یعنی جەستەی ئینسانی دیسانەوە کاریگەری دروستەکەن بە شێوەی جیازیە. زۆر باشە. جا ئێستا بابین کاتە سەر کاریگەریەکان و ئەوەی کە ئەم گۆڕانکاری وەرزە چ کاریگەری لە کەسەکەم لانێ بەجێ بهێڵێت و ئایا کاتیە کاکڕەکان؟ بەڵێ، ئەگەر بین باسی کاریگەری لاوەچەکان بکەین یان کاریگەری کاتەکان بکەین، دەتوانین بڵێن بەشێک لە کاریگەری دەرونیەکان بەپێی وەرز گۆڕانکاری بەسەردێ. معنایە چی دیکە؟ جۆرەك لە تێکچوونمان هەیە، جۆرەك لە نەخۆشیمان هەیە کە ڕەنگە دواتر باشتر باسی بکەین. ئەو جۆرە نەخۆشییان، ئەو جۆرە تێکچوونە لە وەرزێکدا ڕوو دەدات، بەڵام بە کۆتایی هاتنی وەرزەکە کۆتاییدا، بەڵام کاریگەریەکانی یەکجا بەهێزن. یعنی جۆرەکمانەیە کە پێ دەڵێن سات کە تێکچوونی سۆزداری وەرزی پێدەرێن، یان تێکچوونی وەرزی سۆزداری. ئەو جۆرانە حاڵەتی توندی هەیە، حاڵەتی زۆر مەترسیداری هەیە، هەتا یەکە حاڵەتەکانیان لە یەک لە قۆناغەکانی بیری خۆکوژیە کەەوە زۆر مەترسیدارەکەواتە ڕاستە دەڵێن کاتیە، بەڵام لە هەمان کاتیشا لەسەر پرسیارەکەی خۆت کاریگەرێکی یەکجار مەترسیدا بەجێ دێری، ڕەنگە هەندێک جار بیری خۆکوژی بێ، لە دواداردا کردارەکەی لە دوو بێ. باشە، یعنی کاگڕەکان ئەم کاریگەریە کە بەم ڕادەیە قوڵە تەنیان لەوانەیە لەبەر گۆڕانکاری وەرزەکان بێت، ئەم کەسانە خۆیان کێشەی دەرونیان هەیە، بەڵام وەرزەکە وا ئەکات زیاتر کاریگەریەکە تیا قوڵ بێتەوە. ڕاستە. دەکرێت بڵێن بەشەکشی لەو کەسانێک کە بەهۆی گۆڕانکاری وەرزەوە بەسەریان هاتیە، ڕەنگە هۆکاری دیکە، ڕەنگە چونکە ئەمە دەڵێن شتێک هەیە لە دەروونزانیدا، هیچ هەر شتێک هۆکارێکی دیکەی لە پشتە، ینی پێدەرن زنجیرە، ینی دەکرێت بڵێن کۆمەڵێک شتن دوجار وە لە ئینسان دەکات کە تووشی جۆرەك لە حاڵەتێکی نەفسی بی یا حاڵەتێکی دەرونی بێ کە
وی لێ بکات کە میزاجی نەمینە وی لێ بکات کە بێتاقەت بی هەزمەماندوێتی بکە عەزی چالاکی نەمینە بەڵام زۆر جار هەیە با بڵێن لۆ نمونە ڕووداوەک زۆر بە قورسی زۆر بە بەهێزی کاریگەری لەسەر ئینسان دەکات لۆ نمونە زەبری دەرونی کە پێی دەڵێن ئەو جۆرە زەبرانونە مندارێک یان کەسێک لەسەر جادەی ڕووداوەشی دەبینی یەکەم جارە ببینی ئەو ڕووداوە بەهێزتر کاریگەری لەسەر ئەو دەکا بە بەراورد بە ڕووداوەشکە کە دەبینی لێدانە کە شەقاکە یان هەر شتێکی دیکە یان ناجح نەبوونە سەرنەکەوتن لە تاقیکردنەوە کاتە بەڵێ بێگومان هۆکاری دیکە کاریگەری دەکەن لەسەر توشبوون بە حاڵەتێ لەسەر ڕادەی کاریگەری بوونمان بە حاڵەتێک بەڵام ڕەنگە ئەو کەسە لەو گۆڕانکاری وەرزەکان کاریگەرەکەی زۆ تونتربی وەچەوە نموناری باسمان کرد بە بەراورد بە هۆکارەکانی دیکە یعنی بێکەوەن بەڵام دەکرێت ڕووداوەک دەکرێت شتێک کە بەسەرمان بێ دەکرێت زۆرگ لە ینی بیرکردنەوە تاسیرەی زیاتر مالێ بکە زۆر باشە کەواتە زۆر کات کە باسی گۆڕینی وەرزەکانەکەین بە تایبەتی کاڵی نەچینە وەرزی زستانەوە لەوانەیە زۆربەی ڕۆژەکان دنیا تاریک بێ هەور بێ باران بێ زۆرینەی کەسەکان لە ڕێگەی ئەمە تووشی کۆمەڵی نەخۆشی دەرونی بن یەکە لەوانە خەمۆچیە یاکو گۆشەگیریە سترێسێکی زۆری بۆ تروسە بێت کەواتە ئەم چەند نەخۆشیە کە لەم کەسانەیە دەرەکەوێ تا چەند ئەبێتەوەی کە کۆمەڵێ لایانی نەرێنی تر لەسەر ئەو کەسە دەرکەوێت یاخو کۆمەڵی نیشانە لەسەرم کەسە دەرکەوێت کە نەتوانێت چۆن لە وەرزەکانی کە چالاک بووە کاتی داناوە بۆ ئیشکردنی خۆی کاتی داناوە بۆ وەرزشکردن کاتی داناوە بۆ سەردانکردن ئیتر هەموو لایەنەکانی تر بەڵام لەم کاتەیە هەموو ئەم لایەنانە کەمە بێتەوە لای ئەو کەسە و تووشی گۆشەگیری ئەبێت تا چەند ئەو کەسانە ئەبێ بەسەر خۆیان ئازاڵ بن دەست خۆش بی لە بەشێک لەوانەیە کە دەڵێن کاریگەری وەرزمانە سەر ئایا کاریگەری هەیەیانە ئەو بڵێن ئەوانەیە کە ئەگە بێن بڵێ یان لەگەڵ ئەو کۆمەڵەیە بین دەکرێت بڵێن خۆرەتا و کاتی خۆش و ئەوانە کاتەکەن کە ئینسان لێ چاڵاکی ئەنجام دەوەشی باسمان کرد ینی بە کورتی ئەوانە بەخشندە دەبن یارمەتی کەسانی دیکە دەدەن لە بەشێک لە توێژینەوەکان بۆ منە لەسەر گاسۆنەکانێک کە نمونیان پێینانەوە یارمەتی خەڵک زیاتر دەدەن هەتا ئەوانەیە کە هاوسەرن ڕۆمانسیات و خۆشەویستی و ینی بێکەوە بوون یان باشتر دەبی بەڵام لە وەرزستان کە وەرزش تاریکە دەکرێت بڵێن هەندێک کەسن ئیشیان بە وەرزەیە یان ئیشەکانیان زیاتر لە دەرەوەیە ئەوانە یان وەرزی تاریکە یان باراناویە بەفر ڕەنگە کەسەکە باوەشی لە بکاتیان پێی خۆش بێمە ئەزمان لێ لە بەفر بەڵام ئەو هەموو کە وەختێک نییە لە وەخت زستانەکان دەکرێت برین 6 نیشانە هەیە پێشەوەی باسی ئەوە بکەین کە ئەمە کوڕ و بەڕوو ببینەوە یەک لەوانە وەچی باسمان کرد خۆت یەک لە خاڵان گوت گۆشەگیری حەزکردن لە تەنیاییە گۆڕانکاریێکی زۆر لە میزاجە یەک لەوانە بەماشیەوە تێکچوونی خەوە کەسانێکمانەی خەویان زۆر دەبێت کەسانێکمانەی خەویان کەم دەبێت ئەوە پێدەن خەمۆچی وەرزی تێکچوونی وەرزی سۆزاریان تێکچوونی سۆزداری وەرزی بە هەمان شێوە حەز لە تەنیایی دەکات وەکوچی وتمان کەسەکەت حەزی لۆ چاڵاکیەکان کەم دەبتەوە ینی پێشە چەندی حەز لە چاڵاکی بیلانە بێنە دووشی حەز نەکا بسە دەرێ با بڵین لە کۆتاییدا یەک لەوانەی کە ئەگەر هەر کاری لەسەر نەکرێت نەستن لای دکتۆرەشی دەرونی یان نەستن ڕێنمایی کارێک یان هەر کەسێک یان چارەسەرکارێکی دەرونی یان هاوڕەکان پاڵپشتی نەکەن یان لەلاو خێزانەگەی کە زۆر پاڵپشتی باشی نەبی ئەوانە هەموو زۆجار بیری خۆکوژی لە کەسە دروست دەکەن ینی دوا قۆناغی یان لە قۆناغ مەترسیدارەکە کە سەرەتا باسمان کردوتمان لێرە باسی دەکەینەوە بریتە لە بیری خۆکوژی کەەوە مەترسیدارە مشکلەکمان هەیە ئەمە لێرانە ڕەنگە لە باسەکەش دوورکەومەوە ئەمە ئەتا ئەگەر لایانی دەرونی هێندەی تەندروستی دەرونی هێندەی لایانی جەستەی و عەقلی لۆ ئینسان مهمە بەس ئەمە کاتێک کە ڕووداوەک دەبینین کە شتێک دەبین کەسێک شتێکی غەڵەت دەکات کەسێک شتێکی دەکات کە بەهۆی هۆکاری دەرونیان بەهۆی نەخۆشەشی دەرونیان بەهۆی ڕووداوەک بەسەری هاتیە یان هەر لە هۆکار کولتوری کۆمەڵایەتیەکانەوە کردارەکی هەڵە ئەنجام دەدات ئەو کاتە ئەمە دەچینەوە لەلایەنی دەرونی یان کەسێک کە خۆی دەکوژی بیری خۆکوژی خۆی دەکوژی یان زۆرێک لە کردداری غەڵەت ئەنجامدا ئەو وەختی ئەمە گرنگی بە لایەنی دەرونی دەدەن بەڵام نەخێر لایەنی تەندروستی دەرونی ئەگەر هێندەی لایەنی جەستەی مهم نەبی
دا ئەوەندە مهمە گویا ئەمە دەکرێت بڵێن هوشیاری دان و زیاتر بڵاوکردنەوەی زانیاری لەبارەی یعنی بەس لایانی دەرونیمە باس پەرۆدەی تایبەت ناکەین کە کەسانی تایبەتمانەیە کەسانی جیاوازمانەیە ئەو کەسان جیاوازن دەبێت قوبڵ بکرێن دەیە بزانە زانیان لەسەرەبی جا ئەگە بینەوە سەر ئەوەی خەمۆکی باماشەوە پێستا لەلایەن ئەوانەی کە لە کارتە تەندروستیەکان و ئیشەکان ئەجە دەرونی بێ ئەجە جەستەیی بێ هەر ئەوان هەر لایەنە چی دیکە ئیشی لەسەر بکەن بەڕاستی زانیاری بە خەڵک بدەن یعنی لەگەڵ دروستبووین وەرزی زستان دەکرێت ئەمە وەکو دەڵێ ڕقەمە چی فریاکەوتن دابنین یان زۆرەك لە وێبسایت دابنین لەسەری کۆمەڵک زانیاری بدەین ئەسەر لە پەروەردە کۆمەڵک شت کامل خۆم ئیشی لێ دەکەم کۆمەڵک پرۆژەشتی زۆر جوان هەیە گراوانێک ئی پەروەردەیە کە دانرایە یان کۆمەڵک شتی دیکە کامەتوان ئیشی لەسەر بکەین دەتوانین دواتریش باس لە کۆمەڵک چالاکی ئاکتیڤیتی بکەین کۆمەڵک شت بکەین کە دەتوانین لەو کاتەدا بۆ ڕوبەڕووبوونەوەی و لەو پێشگرتنی ئەو جۆرە خەمۆشیان ئەو جۆرە بێتاقەت بوونانیان ئەو تێکچوونی میزاج کە زۆر لە ناو وەرزی زستانی وەرزە تاریکەکان یا وەرزانێک کە ئینسان چاڵاکی تێکەن تۆ یان ناچارە دەتوانین ئەوانە هەموو میکانزمانە باز بکەین دواتر ئینشاءڵڵا. جا کاگڕەکان ئێمە زۆر لە کەسەکان ئەبینین ئەڵێ بۆ نمونە باران ئەبارێت تووشی خەمۆکی ئەبم هێشتا بارانەکەش ناباریەوە یاخود بۆ نمونە ئەڵێ بە وەرزی پاییز دڵتەنگە بم بە زستان بێتاقەت ئەبم لە کاتێکا هێشتا وەرزەکەی دەستی پێ نەکردووە. ئایا لادوانیە بۆ نمونە ئەکرێت ئەم دیدگایە لە کەسەکانە گۆڕانکاری بەسرا بێت لەبەرەوەی کە هەندێک جار هەیە لە وەرزی پاییزە کەسێک ئەبیستێ دواتر خۆشەویستێک دروست ئەبێ ئەڵێ من پاییزم خۆش ئەبێت پێشتر بەم شێوەیە نەبووم لەبەرەوەی کە ڕووداوێکی خۆش لە ژیانمان ڕوویدا ئەم دیدگایە ئەگۆڕێت یان نە بەڕاستی ئەمێنێتەوە لە کەسەکان لەوانەیە ئەو کەسانە تەنیا نمونەی کەم بوو بێتن کە گۆڕانکاری بەسەر دیدگایە و حەزیانە هاتبێت. بیرۆکەچی جوان بوو پێشیش باسمان کرد دەکرێت بڵێن بەشە توێژینەوەکان و زانایان دەڵێن بەڵێ وەرز کاریگەری هەیە لەسەر ئینسان ئەوانە کە دەڵێن نەخێر ئەمە ئەگەر باسی ئەوە بکەین ئایا ئەو شتانە لە وەڕانکاری وەرزەکانە ئایا ژینگەیە یاخود مێشتی مێ بڕیا لەسەر ئەوە دەدات کە یعنی بیرکردنەوەی مێ دەربارەی شتێک کە 2000 ڕەنگە هەستەکانمان بیرکردنەوەکانمان دروستکەن بیرکردنەوەکان ڕفتار 2000 کەسایەتیمان لەسەرەوە بەندە بێ کەسێک لۆ نموناوەشی باست کرد لەلایەنی بۆنەچی خۆشی هەیە لەو وەرزەدا یان بیستنەچی خۆشی یان بینینەچی خۆشی هەیە هەر ڕووداوە کە خۆشبی ڕەنگە بیبەستیتەوە بە وەرزەکەەوە یان بیبەستەوە بۆ کاتە بۆ نونە وەرزی بەفر زۆجار یا وەرزی پاییز کە یەکەوە شتانی کەم نوویستم بەیانی کەمە ڕۆیانی وەرزی پاییز بەشە جار هۆ کارە کورتوری کۆمەڵایەتەکانیش کاریگەری دەکەن لەسەرەوەی ئەمە کوبی بینین یعنی یەک لە تیۆریەکان بیردۆزدەکان باسی ئەوە دەکەن بەگە بە کورتی یان خەرچی باسکەین لۆ نمونە کلتوری ئەوەی یان ئەوەی کە لە پاییزان شعر دەرین ئەمە لە پاییزان شتی جوان دەهێن پاییز بووچی پرسەر ئەوانە هاتە لە مەکتەبیش ئەو زۆر شەرە و زانێشتامایە ئەوانەش کاریگەری دەکەن لەسەر ڕادەی بینینیمە یعنی ڕاستە دەروون ژینگە کاریگەری لەسەر دەروون دەکات بەڵام بە هەمان نوعیش بە هەمان شێوەش دەرونیش کاریگەری دەکاتە سەر ژینگەی دەوروبەرمان یعنی ڕادەی بیرکردنەوەی ماش دەکرێت گۆڕانکاری دروست بکە ڕاستە بەپێی کەس بەپێی شوێن و بەپێی کاتەکان دەگۆڕە بەڵام بە هەمان شێوەش بیرکردنەوەی مە کاریگەری لەسەر دروست دەکات یەکە لە توێژینەوانەی کرا کە لەسەر ئەوەی ئایا وەرز کاریگەری هەیە لەسەرمان باسی کاریگەری لەسەر جیناتمان کردیان هەتا جیناتمان و کاریگەری لەسەر مێشکمان یەک لەوانە کۆمەڵ خەرچیان هینە لە ژۆرەیان کرد لەمای چەند ڕۆژە خەوەشی باشیان کرد مادووی کەمیان کرد بێدەنجێکی زۆر بوو پاش ماوەک لە کۆڵنەوەیان کرد لە کاتی گەرمیدا مێشک چالاکتر بوو یعنی کاریگەری ئەو وەرزە کاریگەری ئەو گۆڕانکاری لەسەر کەسەکە وای کرد مێشکی چالاکتر ئەمان شێوە لەسەر جیناتیان کە کۆنتڕۆڵی بەرگری و هەوکردن دەکات بۆیان دەرکەوت لە کاتە ساردەکان ینی چالاکترن یعنی بەو نوع بۆمان دەردەکەوی دەتوانین بڵێن دەتوانین ئەوە بەیان بکەین بەڵێ بەپێی کەسەکان گۆڕانکاری دروستەبی بەپێی بینینی مە لە وەرزەک ڕاستە وەرزی پاییزەکڕێن برێن وەرزەکی جوانە کامە دەڵێن جوانەکە کورتتر گۆتی جوانە کە لە مێژوویمە لە جیناتی مە لە هەموو ئەوانە لە نستی کۆمەڵی مە
پێمان گوترایەن لۆمان بەیان کرایە کە بەڵێ پایەز وەرزشی جوانە کە بەڵێ بەفر وەرزێکی جوانە کە بەڵێ زستان وەرزەکە کە وەرزەکە ناتوانین ساڵاتی لێ بکەیت ئافلەکە دێ خۆشەکەت ئاهەنگکەی ناتوانانی بیکەی بەڵام لۆن منە لە وەرزش خۆرەتاو یان هەتا بەهاران کەمە ئەزمان زۆر لە دەرەیە دەڵێن سەیران دەکەین بەڵام ئەوش ماماشەوە هەر وەرزە ناخۆشەکی خۆی هەیە دەکرێت بڵێن ئەوە لە بیری خۆمان دابنێ هەر وەرزە خۆشێکی خۆشی هەیە دەکرێت لە زستاندا کۆمەڵک چالاکی هەبێ کە بیکەین کە ڕەنگە ئێستا ئەگەر پرسیار بکەن یان خۆمان باسی بکەین یان دەکرێت لە هاویندا هەندێک شتێ بەمە نەتوانین بیکەین بە هەر هەندێک شتە بێ باش نەبێت کەواتە ئەتوانین ئەوە بەیان بکەین بیرکردنە شێوازی بیرکردنەوەیمە شێوازی ڕوانینیمە کلتوریمە خێزانیمە قوتابخانە هەرچی ئەوەی کە لە دەوروبەریمە لە ژنگایمە هەیە کاریگەری دەکەنە سەر ئەوەی کە دەروونمان تا چەند کاریگەری دەبی میزاجمان تا چەند دەگۆڕە بەشتێک بۆیە ناکرێت بڵێن سەداسەد میزاجیمە بەسرایتەوە دەرونیمە بەسرایتەوە بە گۆڕانکاری وەرزەکان دەکرێت لایانی باشی شتەکانیش ببینین دەکرێت شێواز بکردنەوە بگۆڕین لەبارەی ئەو شتانەوە زۆر باشە زۆر جار کاکڕێکان ئێمە توانین بڵین بە پێی هەڵکەوتنی ناوچەکەمان ئێمە هەر چوار وەرزەکە بینین هەر وەرزەش کۆمەڵە تایبەتمەندی و خۆشی خۆی هەیە زۆر کات ئێمە با نەڵین بە لایەنە نەرێنەکەی وەلانین بڵین بۆ نمونە لە وەرزی بەهارە چۆنە چین بۆ گەشت و سەیران لە وەرزی زستانی شاچین بۆ گەشت کە بەفرەبارەی هەمومان حەزەکەین مناڵەکانمان لەگە خێزانەکانمانە بڕۆینە بۆ شوێنانەی کە بەفری لێباری وە بتوانی وێنەیە بگرین بۆ یادگاری بۆ خۆمان لەوانەیە ناوچەکەی ئێمە تۆزێ دوورتر بین لەوانەی کە کۆمەڵی لایانی نەرێنەکەی زیاتر زاڵترە بە تایبەتی کۆمەڵی وڵاتی ئەوروپا هەیە لەوانەیە ماوەی چەند مانگێک هەر خۆر نەبینن بە ساردیەکی زۆری تیابێ ئەوانە تاکژیانیان هەیە لەوانەیە وەکو ئێمە نەبن کە کۆمەڵایەتین لەوانەیە گرفتەکان بۆ ئەوان تۆزێ زیاتر بێ کەواتە ئێمە چۆن سوود لە کاتەکانی خۆمان وەرگین لە وەرزەکانی خۆمان وەرگین ئەو وەرزانەی کە هەیە بتوانین چێژی لێ ببینی زۆر کەسەیە لە وەرزی ستانە ئەڵێ جلوبەرگم جوانە ئەتوانم نانێکی خۆش بخۆم ئەتوانم بە شێوەیەکی تر دەربکەوم ڕووکەشێکی کەمەیە هەمانە زۆر کەس ئەم تایبەتمەندیانی دیە کەواتە ئێمە چۆن بتوانین سوود لە کات و وەرزەکانی خۆمان وەرگری دەست خۆش یەک لە شتانێک کە زۆر مهمە بریتە لە پلانی استراتیژی کەسی مانایە چی دیکە بەواتایە چی دیکە ئەمە پلانمان هەبی لە هەر وەرزەک پلانمان هەبی لە ساڵ لەوە منە ئاخری ساڵە ئاخری ئەوەیە پلانی خۆمان دابنین ڕەنگە ئەمە دەرێن پلان مرونە چی هەبی ینی نەرمیە چی هەوی دەکرێت هەموو شتانێک کە تو دانایە نەبن بەڵام ئەو هانت دەدا ینی لە وەرزی زستانە دەتوانانی کۆمەڵک چالاکی ئاکتیڤیتی دابنی لە وەرزی بەهارە بەهامانەوە بەهەر لەبەر وەرزی پاییزە لە وەرزی هاویندا کاتە پلانی استراتیژی کەسی ئامانجەکانی خۆت بەهایەکانی خۆت ویستەکانی خۆت ئەو شتانێک کە پێی کاریگەر دەبی خولیاکانت حەزەکانت ئەو شتانێک کە دەتێ بەدەستبینی خاڵە لاواز و بەهێزەکانت هەمووانە زۆر باشن کە دەتوانن وا لێ بکەن کامە هەر وەرزەک بە وەرزی پێشکەوتنی خۆمان دابنین ینی هەوڵدەین فێربوونی بەردەوام لە ژیانمان بکەینە یەک لە ئامانجە سەرچەکان ینی دایمە فێر بین کەمە فێر دەبین معلومات و زانیاریمان زیاد دەبی کە زانیاریمان زیاد دەبی لۆر منەمە کوڕ و بەڕووی جۆرەك لە گۆڕانکاری وەرزەکان بینەوە یان لۆن من ئەم کەستا شتێک باز دەکەم یان شتەشی دەخینەوە هەموو ئەوانە زانیارین کە زانیاریش بەرز بۆ معریفە بەرز بۆ ئینسانێ ئەوانە هەموو بەڕاستی ینی بۆ ئینسان زۆر باشە بۆ ئینسان بۆ شێوازی ڕووبڕون لە شێوازی پێشگیری لە ڕووداوەکان و کێشەکانی ژیانی بە هەمان شێوە یەک لەو شتانێک کە ئەمە دەتوانین بیکەین لە هەر وەرزەکە بریتێ لە وەرزشکردن بریتێ لە خەویێڕێک بریتێ لە خۆراک لە خۆراکی باش لە وەرزی زستاندا بەتابەت ئەمە چۆن پیاسە بکەین پیاسە دەکەین یان وەرزش دەکەین پاڵپشتی خێزان زۆر گرینگە خێزان زۆر گرینگە بەتاتی ئەوانەیە کە تووشی خەمۆکی وەرزی دەبن بیان هینە دەرێ هاوڕەکانی بە هەماشەوە یان ئەمە نیشانانی کە باسمان کرد تێکچوونی میزاج ورن تێکچوونی خەوا یان کەسەکە زۆر گۆشەکی دەبی هەر زۆرێک لەو نیشانانەمان دیت پێویستە زووتر پێشەوەی بیری خۆکوژی هەر بیرەکی دیکەی مەترسیداری هەبی ئەمە کەسەکە پەلکەشکەینە دەرە یان ڕاپێتی دەرێکیان بینە دەرێ بە هەر شێوەک بی هەوڵدن لەگەڵی بین یاری لەگەڵ بکەین خێزان زۆر گرینگە لە وەرزانی کە بۆ نمونە درێژە شەو درێژە ڕۆژکورتە هەڵکە هۆرمۆنی مێلاتۆنین سێڕۆتۆنین نیش کاریگەری دەکەن ینی هۆرمۆن سێڕۆتۆنین کە بەرپرسە لە دڵخۆشکردن و مێلاتۆنیش کە بەرپرسە لە خەو هەموو ئەوانە
بەڕاستی کاریگەری دەکەن سەرئینسان پێویستە پاڵپشتێکی خێزانی باشەوی شەوە درێژەکان وەچی گوتمان بە چاڵاکی و بە قسەی خۆش و بە دانیشتنی خێزانی زۆر باش بە یاریکردنی باش بەسەر ببین بەماشەوە تاک لۆ خۆشی تاک زۆر گرینگە دچی گەرم لەبەر بکات بە هەمان شێوە ئاگای لە خۆی بیت بۆ لە شەوان زۆر لە کن تاریشی دانەنیشیلەوەی خەوی بێت لە ڕۆژانە خۆی بە چاڵاکی باش وەکو دەڵێ سەرقال بکات بە هەمان شێوە پیاسە چوونە دەر هەنەجا هەوای پاک هەڵمژە هەموو ئەوانە زۆر باشن هەندە جاران گوتمان کەسانێکمان هەیە هەتا کە تووشی خەمۆکی وەرز دەبن بەس جێگەتن لێیان بە پاڵپشتیکردن لەلایەن خێزانەکانی هەتا ڕێنمای کار و چارەسەرکاری دەرونیش نەبی زۆر گرینگە بە هەمان شێوە زۆرێک لە خۆخاوکردنەوەمانێک کە یان بیانیش پێ دەڵێن ریلاکسیشن یان مدیتیشنمان هەمووانە زۆر باشن کە دەتوانین وەکو کەس وەک هەر بەتەنێ لە ماڵی ئەنجامیان بدەین هەموو زۆرە چاڵەکیانە ینی زۆرێک لە کەشی ماڵێمان لۆ باشتر دەکەن یان هەتا گوڵ و گوڵدان یعنی بە هەر نەوعاک ینی کاتێکە لۆن منە شەوان کەسانێکمان هەیە دەڵێن ناتوانین بخەوین و ژوورەکەی خۆت کۆمەڵک ڕێگامان هەیە کە دەتوانین بگەڕین لەسەر دەتوانین ئەوانەش باز بکەین لۆن منە جێی خەوی خۆت بکە خۆشتریش شوێن لۆ خەوتن شەوان چەند کاتژمێرێک یەک دوو کاتژمێر ئاو مەخۆوە وە پەردەکان دادەوە کەمە ژۆرەکە تاریب بکە زۆر لەکن ڕووناچی دامەنیشە کاتەکە لە شەودایە چکە هۆرمۆنی مێلاتۆن کە بەرسە لە خەو ناڕژێت هەوڵدات یەک دوو کاتژمێر پێش خەو موبایل شت بەکارمێنە یان وەرزش و مادی بە وەرزش بکات چەند ساعتە پێش نەگە یەک دو ساعت مادی بە لۆی خەو لێ بکەی وەچی گوتمان پێخەپاکە بکە خۆشترین شوێن لە خەوتن هەموو فکرانی کاتە لە بیری کە لە ئەو شەوەی کە دەتەوێت بنووی بێت گەلو کات و ڕۆژانە کە ڕۆژەکە چاڵاکی زۆرت کردە خێزانەکەت بە ماشی و پاڵپشی باشان کردی یان هێتەوە کەسانی کە ئەگەری توشبوونیان هەیە ئەگەرەکەیان کەمتر دەکتەوە بورن و ئەو کەسانی کە تووشی دەبنیان زۆرێک لەو حاڵەتیان هەیە لە وەرزە ناخۆشەکانی ئەوەزانانی کە بۆرزی ناخۆشی دەزانین باشتر برین کاریگەرەکەیکان تدەبتەوە پشت بەخوا و ئەگەر لە هەر حاڵەتێکیش هەست کرد زۆر ینی میزاجت تێکچوو ئەو نیشانانی کە باسمان کە دەکرێت ڕاوش بە کەسەی پسپۆر بکەی ڕێنماییکارێکی دەرونیان ئەمانەی ئەمەی توێژەری دەرونی یان چارەسەرکاری دەرونی بۆی بە زووترین کات ڕاوێژی باش وەگری ئەگەر دکتۆری دەرونیش ئەگەر پێویست بە دەرمان بوو یان دەرمانێک بوو لەوەی بە زووترین کات لە دڕووی دەرونیەوە چارەسەر بکرێ و باشتر بکرێ ئینشاءڵڵا کاتە وتمان وەکو چووکەوەچی وتمان تەندروستی دەرونی ئەهێندەی تەندروستی جەستەیی مهمە زۆر سپاسە دەکەین کاگڕەکان عەبدوڵڕەحمان ئەوەی کە لە هەولێری ئازیزەوە لەگەڵ مامان لەگەڵ ئێمە بووی بە هیوای ئەوەی کە ئەو کەسانەی لەوانەیە لە کاتی گۆڕانکاری بەسەر وەرزەکانە کۆمەڵی گۆڕانکاری دەرونیان تیا دروستە بێ ڕێنمایەکانی جەنابەت جێبەجێ بکەن و سپاسە ئەکەین دووبارە